خەزانی ئازاد گەڵاکانیش لە ئێوارەیەکی خەمناکاوەری نووسینی دڵشاد ئەحمەد ئازاد با تەعارفێک لەگەڵ یەکا بکەین با بە زمانی ئەڵوەن پێکەوە باخچەیەک لە پرچەسپێکە دروستکەین ئەم ڕێگایە چەند درێژە نابڕێتەوە بە کۆج مەم ڕەنجێنە منم زانی پەنجەکانت لە ڕەوەزەکانی مرواریە چێ لە ئەوەڵناسینا چاوەکانتم پێشتر دیبوو لە کۆترەکانی سەر باوە مەحموود ئەچوون ئۆقرەیان نەئەگەت قەت پێکەنینەکەت لە شەپۆلێگە چوو سپێدەی سیروان تووڕەی کردبێ و لای من بیکەیتە پێکەنین منم زانی لە ناو ماڵەکانی کۆمپانیای نەفتخانە چەند دڵشاد بووی وەهاب کرێکار دایک ئێی دایک چ بوونەوەرێکی جوانی بەسەر ڕۆحی مناڵیا تاوێ ئۆقرە ناگرێ و کە ئەشمری سپێدە لەگەڵ خۆتە بێ ئەستێرەکانە پێچیتەوە زەردەخەنەی ئەم لێوانە چنیتەوە ژیان هەتیوەکەی ئەو دایکە ئامێزێکی گەرم و پڕ لە گۆرانی خانەقین بوو هەر بۆ تۆ خوڵقا بوو ئازادجان تۆ زمانت ئەڵوەنی بوو گوێچکەکانت گەڵای باخچەکانی بانمیل و نەفتخانە بوو پەنجەکانت هێندت بە پرچی دایک تا هێنا بوو بۆنی پرچ و بۆنی سەرپۆشی سپی و بۆنی هەناسەی دایکت مناڵیتی کردبوو بە گۆرانی زمانت ئەڵوەنی بوو جەستەد وەکو ڕووبار بوو مناڵیت هەقایەتێکی لالەزار بوو وەرە ئازاد با تەعارفێک بکەین منم زانی خانەقینیەکی 21 ساڵە نامۆ بە بنار نامۆ بە چیا و بە توولەڕێی پێچاو پێچ و بە باڵندەی تۆرا و نامۆ بە ڕێواسی ناو قەد هەتا بەفر نامۆ ئێستا ئازاد وەرە پێم بڵێ 21 ساڵ ناو کۆڵانەکانی خانەقین و فڕکەی ناو گۆڕەپانی قوتابخانە و ئایەکەی خوداداد عەلی و فڕکە بەردی مەزرعە و کارێزە و گۆڕەپڕ لە نورەکەی دایکت و جامانە مەنەلیەکەی باوکت بۆچی جێدێڵی چۆنت دڵت دێ بارانی خانەقین لە خۆت عاجز بکەی چۆنت توانی بێ حقایەتەکانی شەوە کڵۆڵەکانی ئەو ماڵی ڕۆحتی کرد بە گۆرانی بەجێ بێڵی و هەڵکەی ئێستا ئازاد وەرە پێم بڵێ ئەتەوێ یاخی ببی ئەتەوێ ببی بە پێشمەرگە و یادەوەری خانەقین جەستەد هەلا بکات بۆ کۆچی ئەم شەقامەت چۆن چۆڵەکەی ئەم وڵاتە چۆن چۆڵەکەی پرسیارێ ئازاد ئیدی بێ ئەڵوەن چۆن هەڵەکەی وەرە با تەعارفێ بکەین ئازاد چۆن لە ناو ئەم چیا و بەندەنانە هەڵەکەی کەی تۆ ناو زەنگت ناسیوە کەی ئاڵوەتان و زەڵێ و شوێنێت دیوە چۆن ئەمانە ئەکەیتەوە بە نیشتیمان پرسیارێ ئازاد شاخی مرواری خانەقینەکەی تۆ لە مامەندە ئەچێ ئەوەندەی پیا ئەڕوانی ئەی ڕووبارەکەی دەم ڕزگە و مارە دوو
لە ئەڵوەنەکەی تۆ ئەچێوە ئەوەندە ماچیەکەی؟ پێم بڵێ ئازاد، کوێی خانەقین وەکو گوندی سەرگەڵوە؟ جلوبەرجی ئاواییەکانی دەکا و سەوز بڵاخەکەی ئێوە لە هەڵەدن و مالومە ئەچێ؟ بۆ ئەوەندە لە ئێوارانی بەرگەڵوە ڕوانی؟ تۆ ئێستا یاخید بەرامبەر شمشێرەکەی قەعقاع سرودی کەڵکی قەیوانت هەڵبڕیوە. تۆ ئێستا دەوڵەتێک بە فڕۆکە و بۆمباوە دوات کەوتون کەچی لەگەڵ شەید کارزان لە خانوویەکی قوڕی دڵۆپەکەرە. ڕێی خەباتمان چەندە سەخت و دوور بێ لەگەڵ سەلام و قوباد و هەردوو فەرهاد و کەمانەکەی دلێر و تەپڵەکەی وشیار بە باڵیتەوە. تۆ ئێستا یاخید بە تەنها خۆت و قەمسەڵ ئەمریکی قۆڵدراوەکەت، خۆت و جزدانێ پڕ لە خانەقین، خۆت و بنپێڵوەکانت پڕ لە وێنەی دایک و سپێدە خەماویەکان، خۆت و لێفەیەکی متیل چڵکن، خۆت و ڕستێک ئازار و گریان، خۆت و تەنها کوردستان. وەرە با تەعارفێ بکەین ئازاد، جارێ مەڕۆ ئەم تەمەنە باخچەیەک لە گوڵی ڕەنگا و ڕەنگە، چەپچێک لەو گوڵانە بخەرە گوڵانی ئێوارانی گەنجیتەوە، با عەتربارانی شەوێکی خانەقین بکەی. بە تەنها هاتیە دەرێ لە خانەقین ئازاد، بە تەنها هەنگاوەکانت پێچایەوە ئازاد، بە تەنهاش بووی بە پێشمەرگە. بەڵام کە گەڕایتەوە 43 ساڵ و پەیمان و ڕازبار و زنەت کردەوە بە کۆڵانەکانی تەمەنا ئازاد، کە گەڕایتەوە سەرێکی سپی وەک کەفچڕینی ئەڵوەن، جەستەیەکی ماندوو. مناڵیت هەل لە ڕێگا جێی هێشت بووی، گەنجیت بەخشیە بەرزاییەکانی مێرگەپان و سوێسکەکانی مادێنا. کە گەڕایتەوە پێکەنین لەسەر ئەو لێوانە گریانێکی هێندە بە حەسرەت بوو لە پرچە ئاڵۆسکاوەکەی دایکتە چوو. تەمەن، ئاخ تەمەن، هەمووی بۆنی چیا و بەندەن و توولە ڕێ و بۆنی جامانەی خوێناوی شەهید و بەرزۆپای ماڵە گوندنشینەکان بوو. تەمەن دەستی دوو کچۆڵەی سیما شارباژێڕی و کسپەی ناو جەرگی گرت بوو. ئەتگوت خوایە لە بن کام درەختی قەڵەم تۆزە تێر بگرین. ئەتگوت خانەقین بە چ تەمەنێ هاتمەوە، بە چه ئازارێ گەڕامەوە، چۆن بچمەوە ناو کۆڵانەکان و وەک مناڵیم بزێ و فڕکە فڕک مناڵان کۆکەمە و بچمەوە ئەو تەمەنە. پرسیارێ ئازار، ئەو خانەقینەی جێت هێشت، ئەو خانەقینەی تەمەنت لێ جیا کردەوە لە هی ئێستا ئەچێ؟ ئەی کە خودادات تێی ئەچریکان و گوێت بۆ حرفیە گرت، ئێستا لە چی ئەچێ؟ ئەی ئێستا گۆڕەکەی دایکت باوکت ئەناسیتەوە کە بە شەقامەکانە گوزەرەکەیت چێ ئەناسی و چێ ئەڵێ ئەوە غەریبێ لە مەغریبستانەوە دێتەوە ئازاد؟ چێ؟ ئازاد وەرە تەعارفێ بکەین. کە هاتیتە سلێمانی گۆیژەت پێش ئێمە کرد بە هاوڕێی خۆت، بەر لە ئێمە پیرە مەگرونت بە ڕیشی سپی بەفرەوە لە ئامێز کرد. کۆڵانەکان ئەیان ناسیت، پەنجەرەکانی سەر کۆڵان و هەتاوی سەربانی ژەی زستانان و ماڵە جوانەکەی هونەریش ئەیان ناسیت. ئەی ئازاد خانەقینی، ئەی ئازادی سلێمانی، ئێستا خۆت کۆ کردوتەوە بۆ کوێ ئەچی؟ دیسانەوە خانەقین، دیسانەوە ئەڵوەن و باخچەکانی ئەوین، یان دوا سەفەری تەمەنە ئازاد؟ ئەمجارەیان نەکچەکان و نەپەیمان نە ئۆتۆمبیلە سپیەکەت لەگەڵا نییە. دیسانەوە بۆ خانەقین یان بۆ نەمان؟
بۆ ناو هاوڕێ و دۆستانی ناو سەیوان بۆ چۆ ئازاد بۆ ناو گوڵەسپیەکانی نەمری و سەر دەکەی بەگوڵ بۆ ناو دنیای خەمەکان ئازاد ئەڕۆی ئۆغرت خێر ماڵ ئاوا خانەقینی ئازاد ئازادی سلێمانی ئازادی هەولێر و حەیران ئازادی کەرکووک هۆرەی گەرمیان ئازادی لاوک ئازادی بادینان ماڵ ئاوا هونەرمەندەکەی سلێمانی کوڕی سەرتۆپی کوردستان